ويوم ينفخ في الصور ففزع من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله وكل أتوه داخرين. وببستني دنگي أو نفخا أمريت أويك لآسمان كانوا لزويدايا إلا أو نبيت كخواي قورويستي ليبت بزيندوي بمينيتوا أو دنگش كاتيك ديت كخلقي لغفلتو بآقايدان وسرقالم بجياني دنيا كدنگيكي زور قورو ويران كارا أو مروفي كگوي بيستي أو دنگ دبيت فريانا كويتي چوسيتيك بكات وناتوانيت بقريتو بناو خيزان وخوشويستاني. ما ينظرون إلا صيحة واحدة تأخذهم وهم يخصمون فلا يستطيعون توصية ولا إلى أهلهم يرجعون. خواي گەورە ئەمر دەکات بە ئیسرافیل بە فوکردن بە سووردا کە یەکێکە لە فریشتە گەورە و بەڕێزەکان لەو کاتەوە کە ئەو کاری پێس پێدراوە خۆی ئامادە کردو بۆ فوکردن بە سووردا و بەردەوام زیاتر خۆی ئامادە دەکات بۆ فوکردن بە سووردا. خۆ ئامادەکردنیشی زیاد دەبێت هەتاوەکو زەمانە زیاتر تێپەڕێت. لە ئەبی سەعیدی خودریەوە خواری ڕازی بێت دەڵێ پەیامبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی چۆن هەوڵدانم تەنها بۆ خۆشیەکانی دنیا بێت لە کاتێکدا خاوەنی قەڕن ئیسرافیل عەلەیهی سەلام ئەو قەڕنەی کە فووی پیادا دەکات لە ناو دەمیدا ئامادەی کردووە و ناوچەوانی بۆ چەماندووەتەوە و ملکەچە خۆی گوێڕایەڵ کردووە و گوێ گرتووە چاوەڕێ دەکات کە خودای گەورە فەرمانی پێ بکات بە فوکردن بە سووردا. موسڵمانان وتیان چی بڵێن ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی بڵێن حەسبونا الله ونعم الوەکیل توەکەلنا عەلی الله ربنا.